سڵاوتان لێبێت چۆنن هیوادارم زۆر باش بن. گەڕاومەتەوە لاتان بە پرۆگرامێکی نوێ بە وێنەیەک و کارێکی دەستی نوێ و زۆر جوان و زۆر جیاواز لە وێنە و کارەدەستیەکانی بەرنامەکانی پێشوو. ئەنجا وەک هەمیشە شتەکانتان لەگەڵ منە حازرکەن، کەرەستەکانتان ئامادەکەن، ئەو شتانەی کە پێویستمانە و ئەزانن کە بۆ دروستکردنی وێنە کێشان پێویستمانە بێ بیهێنە لای خۆتانەوە و با دەست پێ بکەین. چیەکەین ئەمڕۆ وێنەیە کۆمەڵێک یاخود با بڵێن چەندانە چۆلەکەیەکی بچووک ئەکێشین لەسەر درەختێک زۆر جوان وەستاون، ئەنجا ڕەنگا و ڕەنگن، ئەنجا گەڵا و درەخت و خۆر و با بچینە لای وێنەکەمان و بزانین چێگەین. کاغزێکی سپین پێویستە وەک هەموو جارێک بۆ ئەوی کە ڕەنگەکانم بە جوانتر دەربکەوێت لەسەری پێویستم بە یەکێک لەم پەڕەسپیانە ئەبێت. ئەمەش جۆرێکە لە بۆیە کاتوانی وێنەکەتی پێڕەنگەکەی جیاواز لە ماجیک و هەروەها قەڵەمی دەر ئەمە جۆرێکی کەمێک چەورترە وەکو بۆی زەیتی وایە، بەڵام بەم شێوازە ئامادەکراوە ئەتوانی وێنەکانتی پێڕەم بکەی. هەروەها ئەم داری پاکردنەوەی گوێچکانەشم پێویستە کە بەشی سەرەوە خوارەوەی لۆکەیە، ئەنجا ئێستا پێتان ئەڵێم بۆچیمە. سەرەتا پێویستم بە ڕەنگێکی قاوەیە، ئەم ڕەنگە قاوەیە لێرەوە یان بە شێوەی پەڕەکەمان ئەم جارە بگۆڕین بکەینە سەر ئەم لایە بۆەوەی کە بە فراوانی بتوانین بە جوانی وێنەکەمان بکێشین. لە بەشی لای چەپی پەڕەکەوە ئاوا هێڵێکە کێشین، بەڵام هێڵێکی ڕاستنا، هێڵێکی چەماوەیان کەوانەی بە ڕەنگی قاوەی، ئەمە وەکو ئاماژەیەک بۆ درەختەکەمان. بێگومان لقێکی درەختەکەیە، نەک هەموو درەختەکە. ئەمە بۆ درەختەکە، اینجا لێرەیە چەند لقێکی بچووک بۆ گەڵاکانی بە ڕەنگی سەوز. گەڵا ئەکێشین، شێوەی گەڵاکان بەم شێوەیە لێکەین. بە ڕەنگە سەوزە تۆخەکە کەمێک گەڵاکە تۆخترەکەینەوە. هەر تەنها چەند هێڵێکی تۆخ بە ناو گەڵاکەیە بێت بەسە. ئەنجا ئێستا چیەکەین؟ ئەنجا بەم ڕەنگە سوورە، هەروەها ئەم پەمەیە و ئەم مۆرە و ئەم پرتەقاڵیە چۆلەکەکانمان دروستەکەین. چۆلەکەکان چۆن دروستەکەین؟ وەکو شێوەیەکی هێلکەیی ئاوا لەسەر درەختەکە بازمە ئەکێشین، یان با بڵێن وەکو هێلکەیەک بە تەنیشتێکەوە ئەبەم شێوازە چەند دانەیەک ئەکێشین. ئەنجاین بەشی ناوەوەی پڕ ئەکەینەوە هەر بە هەمان شێوازی بەکارهێنانی قەڵەمەکان کە بەکارمانێنە. بەم شێوازە بە یەک ئاڕاستە وێنەکە ڕەنگەکەی. جا چیەکەین لێرەیە ئەسا پێتان ئەڵێم ئەو لۆکانەمان بۆ چییە. بەم لۆکەیە ئاواهی ئەو ڕەنگی کە بەکارمان هێناوە بڵاویەکەینەوە. ئەنجا توانن کە بۆی جوانتر بڵاو بێتەوە بەشی لێواری هێڵەکان کەمێک تۆختر دابنێن بۆی کاتێکە لۆکەکەی لێ ئەین بۆ دەرەوە جوانتر بڵاو بێتەوە. ببینن بەم شێوەیە بە لۆکەکە جوان هەمووی بۆ دەرەوە بڵاوەکەینەوە. ئەنجا ڕەنگی دووەممان ئەم ڕەنگە پرتەقاڵیەیە بە هەمان شێوەی ڕەنگە سوورەکە
ئەمیش ئەکێشین. ئەنجا دووبارە بەلۆکەکە بڵاویەکەینەوە وەکو ڕەنگە سوورەکە بۆ دەرەوە. زۆر بە ئاسانی ئەتوانن بە بەکارهێنانی ئەم لۆکەیە ئەو شێوازە بەکاربێنن. بەشی لێوارەکانی تۆختر بکەنەوە بۆی جوانتر بڵاو بێتەوە بۆتان. ئەنجا ڕەنگێکی ترمان هەیە، ڕەنگی مۆرە. لێرەیە ڕەنگە مۆر و پەمەیەکەش بۆ شێوازە دروستەکەین و ئەیکێشین. چام ڕەنگە مۆرە زۆر جوانە. ئەمڕۆ لە ڕەنگی جلەکەشمە. ئەمیش بە هەمان شێوە لێوارەکانی بە ڕەنگە تۆخەکە تۆخ بکەن، واتە بۆ ڕەنگەی کە لە بەردەستانە بۆی ئاسانتر بۆتان بڵاو بێتەوە. پێویست بە هیچ هیلاکیەک ناکە، پێویست ناکە زۆر خۆتانی پێوە هیلا بکەن، هەر زۆر بە ئاسانی بە لۆکەکە بەشی دەرەوەی بڵاو بێتەوە. ببینن ئەوە دیارە ویستی ببێ بە دوودانە. ئاساییە لە کاتی کێشانی وێنە و ڕەنکردنی وێنەیە ئەو شتانش ڕوو ئەیات. ئەنجا کۆتادانە ڕەنگە پەمەیەکەمانە. ئەنجا ئەم ڕەنگە پەمەیەش بە هەمان شێوەی ڕەنگەکەی پێشوو کە مۆر بوو بەکارەهێنی. ئەنجا دووبارە بە لۆکەکە ئەمیش بڵاوکەینەوە. کەمێک زیاتر تۆخیەکەینەوە بۆی زیاتر بڵاو بێتەوە. ببینن زۆر بە جوانی بڵاو بێتەوە. ئەتوانن هەر بە لۆکەکە بەشی ناوەشی ڕەنگەکەی بڵاو بکەنەوە تایە. سا من ئەم پەمەیە هەر بە لۆکەکە بڵاوم کردەوە. ببینن زۆر بە جوانی بڵاو بووە. ئەنجا ئێستا چیەکەی کە ئەمانەمان تەواو کرد، ماچکێکمان پێویستە با ڕەنگەکەی قاوەیی بێ. ئەم جارە هەموو جارێک ڕەش نەبێت. ئەم قاوەیە قاچی چۆلەکەکانی پێکێشین لێرەیە. ببینن هەر زۆر بە ئاسانی قاچی چۆلەکەکانم کێشە. ئەنجا هەر بەو ڕەنگە قاوەیە کاڵە چاویان بۆ ئەو دروستەکەی. ڕەنگە بەکارهێنانی ماجیک لەسەر ئەم جۆرە بۆیە تۆزێک زەحمەت بێ، واتە کەمتر دیار ئەبێت، لاتان ئاسایی بێت، چونکە ماجیکەکە لەسەری ئەم بۆیە تۆزێک چۆرە، ماجیکەکە لەسەری بە جوانتر ناوەستێ. لێرەشە بە هەمان شێواز ئەگەر زانیتان ئەو ڕەنگە قاوەیە کاڵترە، ئەتوانن ڕەنگی ڕەش بەکاربێنن بۆ ئەوەی کە بە جوانتر دەرکەوێت. من ڕەنگە قاوەیەکەم ئەگۆڕم بۆ ڕەنگی ڕەش. لێرەیە
ئەمەشیان بە هەمان شێوە بە ڕەنگە ڕەشەکە دووبارە ئەکەمەوە. ئەمەش بە هەمان شێوە. بۆ ڕەنگە پەمە یەکەش ئەگەر هەستان کرد کە ڕەنگی بەشی ناوەوەی کەمێک کاڵە ئەتوانن دووبارە بەسەریا بڕۆنەوە و تۆختری بکەنەوە. ئەنجا با لێرەیە بە ڕەنگە سوورەکەمان یاخود بەم ڕەنگە پرتەقاڵیە لەگەڵ زەردێکی جوان خۆرێکیش بکێشین. بەشی ناوەوەی بە پرتەقاڵی ڕەنگەکەم ئەنجا تیشکی خۆرەکە بە زەرد دەکێشم. ئەنجا بەم شینە بە ڕەنگە شینەکە لێرەیە هەورێکیش دروستکەین. بەم شێوەیە ئەو وێنەیەمان تەواو کرد بە بەکارهێنانی ئەم جۆرە بۆیە هەروەها لەگەڵ چەند ماجیکێکی ڕەنگا و ڕەنگ و ئەم کاغەزە سپیە وێنەیەکمان دروست کرد. وێنەکەشمان کۆتایی هەو جا لەگەڵ مابن و بەجێ مەهێڵن ئەچینە لای بڕگەی دووەممان کاری دەستیە. ئەنجا کەرەستەی وێنە کێشانەکەتان لابن، کەرەستەی کارە دەستیەکان بێنن و باچینە لای بڕگەی دووەممان. فەرموون. واو گەڕام وەلاتان لە بڕگەی دووەمە. یەک دانە دوو دانە لە بڕگەی دووەمە. بڕگەی دووەمان چییە؟ کاری دەستیە. ئەنجا سیرکەن چیم بۆ ئامادەکردوون. هەر زۆر زۆر ئاسانە، هەر زۆر زۆر سادە و ساکارە. 6 پارچە لەم کاغەزە مۆرەم هێناوە لەگەڵ کەتیرەیەک و مەقەستێکە. ئەنجا ساڵن تەنها بەم کاغەزە بەبێ بەکارهێنانی هیچ شتێکی تر ئەبێت چی بێ؟ ئێستا پێتان دەڵێم ئێستا کەروێشکێک دروست دەکەین، بەڵام کەروێشکێکی ناسک و نازداری جوانی سادە و هەروەها توانین بڵین کەروێشکێکی جوڵاو. با زۆر کارەکەم ئاشکرانەکەم لەگەڵ مابن بەجێ مەهێڵن. ئەم پارچانەی کە من پێشتر بەم شێوەیە ئامادەم کرد و بڕیومە، ئێوە توانن ئێستا زۆر بە ئاسانی بە مەقەستێ بەم شێوەیە 6 دانە ببڕن. باشە 6 دانە ژمارەکەی دیاری کراوە پێویستمان تەنها بە 6 پارچەیە. ئەنجا چیەکەین؟ پارچەی یەکەمە هێنین بەم کەتیرەیە ئەیکەین بە بازنەیەک. ئەمە بازنەیەک. دانێکی تر ئەهێنین. ئەم جارەیان هەردوو بەشی سەر و خواروی کاغەزەکە کەتیرە لێ ئەین و تۆزێک پێویستی بە وریاییە بۆی کە ئیشەکەتان جوان دەرچێت. بەم شێوەیە وەکو شێوەی قەردێلەیەکی لێت. ئەمە دانەیەک. ئەنجا دانەیەکی ترمان پێویستە بە هەمان شێوە ئەمیش وەکو قەردێلەکەی تر لێەکەین. ئەمەش وەکو قەردێلەیەکی تر. پارچەیەکی ترمان پێویستە، ئەمایان ئەکەینەوە بە بازنەیەکی تر. ساڵن ئەم هەموو بازنە و قەردێلە و شتە چی دەرەچێ؟ ئێستا پێتان ئەڵێم کە چی دەرەچێ. ئەم دوو پارچەی تر کە ماوە بەم شێوەیە
شەکانی سەر و خوارەوەی بەیەکەوە نووسێنین و اینجا ئاوای لێکەین. ئەمەش بۆ ئێرە یەک پارچی تر ماوە. هەست دەکەم ئێستا ئێوە زیرەکن و ئەزانن کە ئەمانە بوو بە چی؟ ئەمە بوو بە گوێچکەی کەروێشکەکە. ئەنجا چێکەین. ئەمە هێنین لەگەڵ یەکێک لەم پارچانەی کە وەکو قردێ لەمان لێ کرد بەیەکەوەی ئەنووسێنین. ئەنجا ئەم بەشی تریش کە هەروەکو قردێ لەمان لێ کرد بە بەشی سەرەوەی ئەنووسێنی. جامانە کەمێک لەسەری چاوەڕوانە بین تا بە باشی بەیەکەوە ئەنووسێن. ئەم بازنەی تر کە هەمانە پێویستە کات گوێچکەکانی پێوە بنووسێنین. ئەمە بۆ ئێرە. اینجا لەبەرەوەی گوێچکەی کەروێشکەکەمان گەورەیە ئاوا یەک تۆسبی چەمێننەوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ڕێک دەربچێت و بوەستێت. بە هەمان شێوە ئەمیش کەمێک چاوەڕوانی ئەوێت تاوەکو بە باشی کە تیرەکان بتوانن وەرەقەکان بەیەکەوە بنووسێنن. ئەنجا کۆتا باش ئەم بەشەی سەرەوەیە کە تیرەی لێین لەگەڵ ئێرە. ئەنجا ئەمە بێرەوە ئەنووسێنین. ئەتوانن ئاوا بە دەستی پێوە ڕابگرن بۆ ئەوەی کە بە باشی بەیەکەوە بنووسێت. ئەنجا لێرە ئەبینن وەکو شێوەی کەروێشکێکی لێهاو کە بە هەر چ لایەکە بتەوێ ئەتوانی بیجوڵێنی بەم شێوەیە. گەر ئاواش سەیریکان ئەمە شکڵی کەروێشکەکەمانە شێوەی کەروێشکێکی. گەر ئاواش لی بڕوانن ئەبینن کە دوو گوێچکەی هەیە بەم لاو بۆ لاو بۆ پێشەوە بۆ دووە بە هەر لایەکە بتێ ئەتوانی بیجوڵێنی. کەروێشکێکی زۆر جوانمان بۆ دەرچوو. تەنها بە بەکارهێنانی یەک کاغەزی ڕەنگی مۆر کە من حەزم لێ بوو ئەمڕۆ لەگەڵ جلەکانمان بگونجێ کە ڕەنگی مۆرە. ئەنجا ئێوەش هەستان لە هەج ڕەنگێک بێ ئەتوانن ئەو ڕەنگە بەکاربێنن. کردمان بە 6 پارچەوە 6 پارچەی یەکسان. ئەنجا دوو بەشمان وەکو بازنە لێ کرد، دوو بەشمان وەکو قردێلە لێ کرد، دوو بەشیشمان کرد بە گوێچکەی کەروێشکەکە. سەیریکەم چەند جوانە. ئەنجا هیوادارم کە سووتان لێبینی بێ و لەگەڵ منیشا دووبارەتان کردبێتەوە و دووبارەشی بکەنەوە. ئەگەر هاوڕێیەکتان بینەری ئەم پرۆگرامی من نەبوو ئامۆژگاریتانەکەم کە ئەو کارانەی کە دروستان کردووە پیشانی هاوڕێکەتانی بن بۆ ئەوەی کە ئەویش بتوانێت سوودمەند بێت لە بەرنامەکانی ئێمە و ببێتە بینەرێکی هەمیشەی بەرنامەکانی ئێمە. ئەگەریش نەتانتوانی لە تیڤیەکان و ڕاستەوخۆ بیبینن ئەتوانن لە یوتیوب لە کەناڵی کورسات کیدز بینەری تەواوی ئەو پرۆگرامانە بن کە پێشکەش بە ئێوەی ئازیز کراوە. هیوادارم سووتان لێبینی بێ. من بەخواتان ئەسپێرم هەتا بەرنامەیەکی تر من بە ئێوەی ئازیز شادە بمەوە. هیوادارم تەندروست باش و ساغ و سەلامەت بن و خواتان لەگەڵ.